بەڵێ بێگومان تیۆریەکانی ڕێبەری کورد عەبدوڵڵا ئۆجەلان کاریگەری زۆر گەورەی هەیە لەسەر کۆمەڵگای کوردی و گەلانی جیهانیش ئێستا ئەبینین زۆربەی ژنانی جیهان بە تایبەتی لە ڕۆژئاوای کوردستان بینیمان کە ژنان شۆڕشێکی گەورەیان کرد. هەموو ئەو بیر و باوەڕانیان بە درۆ خستەوە کە ئەیانۆ ژنان لاوازن، ژن بێهێزە، ژن بێتوانای یاخود ئەبینی بەداخەوە ئێستا بە بۆنەی سیستمی سەرمایەداری و ژنان تەنها وەکو کاڵایەک کاریان پێ ئەکرێت. بەڵام تیۆریەکانی ڕێبەری بەڕێز ڕێبەر ئۆجەلان ئەومان پێ ئەڵێ کە ژنان هاوشێوەی پیاوانن. بەردەوام بەرەنگاری ئەو ئەبێتەوە کە ژن لەگەڵ پیاوە هیچ جیاوازێکی نییە و دیارترین نمونەیەکی کردداری کە ئەبینین ئێستا لە ڕۆژئاوای کوردستانە ژنان چەند بەهێزن، ژن چەند بەتوانایە، ژن سەرکردایەتی جەنگەکان ئەکا، ژن سەرکردایەتی شەڕی داعشی کرد کە شەڕی داعش نەکتەنها دوژمنێک بوو بۆ ئێمە کورد دروستکرابێ، بەڵکو بۆ هەموو جیهان دروستکرا. کەواتە ژنی کورد بە تیۆریەکانی ڕێبەری گەلی کورد توانیتی هەموو ئەو بیر و باوەڕانە بە درۆ بخاتەوە کە ئەڵێن ژن لاوازە یا خۆت ژن بوونەوەرێکی لاوازە. بێگومان ئەبێ ئێمە خۆمان لە کۆمەلگای خۆمان بەڕێخستن بکەین، ئەبێ هەڵ بدەین تیۆریەکانی ڕێبەری گەلی کورد جێبەجێ بکەین. من لێرەوەدا ئەەکەم لە هەموو ژنانی جیهان و ژنی کورد بە تایبەتی هەمومان بەیەک دەنگ بڕێژینە سەر شەقام، فشار بخەینە سەر دەوڵەتی تورکیا و وڵاتانی زلهێزی جیهان نەتەوەیەکگرتوەکان داوای ئازادی ڕێبەر ئۆجەلان بکەین لەبەرەوەی ئەو تیۆری کە ئەو ئێستا هەیەی بێگومان چارەسەری زۆربەی کێشەکانی نەکتەنها ژنان بەڵکو لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئابووری، لە ڕووی سیاسی، لە ڕووی دینی، لە ڕووی فکری و کێشەی زۆربەی بوارەکانی تری کۆمەلگاکە کە ئەبینین ئێستا بەداخەوە کۆمەلگای جیهان بەگشتی بە ڕێکارێکی زۆر نائەخلاقانەیە تێپەڕەکات بە تایبەتیش ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمەی بەڕێز ئاپۆ پێی هەستا لە ساڵانی زووتر لەگەڵ گروپێک لە خوێندکارانی زانکۆ بۆ مەسەلەی دەستگایان نەچەکگەنی اختیارێکی ناچارانە بوو. اختیارێکی ناچارانە بوو بەو مەعنایەی ئەم زوڵم مێژوویەی کە دەرحەق بەگەلی ئێمە کرا، یعنی خەباتی مەدەنیان دەروەستی بەدەستهێنانی مافەکانی ئینسانی ئێمە نەهاتوە، دەربەستی بەدەستهێنانی مافە کۆمەڵایەتی و کەلتوری و سیاسەکانی گەلی ئێمە نەبووە. بۆیە میلەتی ئێمە بە تایبەتیش بەڕێز ئۆجەلان بیری لەوەی کردەوە کە شۆڕشەشی سەگداری دروستکە. مەسەلەی شۆڕشی پەکەکە و ئیدامەدانی ئەم شۆڕشە چەندان ساڵ کەوای کرد وڵاتە سەردەستەکان دوای ئەوەی ئەم شۆڕشە نەیانتوانی لە ڕێگەی پارەوە بیکەن بە شۆڕشێکی تەسلیم بوو بە ئەجنداکانی خۆیان لە مەنتیقەکەدا وە نەتواندرا بە هێزی چەک کە ئەمەی لەگەڵ شۆڕشەکانی پێش لە پەککە کرابوو لە نمونەی شۆڕشی ئاگریداغ و شۆڕشی جوڵانەوەی دێرسیم و هەتا جوڵانەوەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش نەیانتوانی لەو ڕێگەیەوە زەفەر بە جوڵانەوەی ڕزگاری خوازینەتەوەی ئێمە بەرن، هەستان لە ڕێگەی پلانژێڕیەکەوە کە بەڕێز ئۆجەلانیان دەستگیر کرد. دیارە ئەم دەستگیرکردنە لای وڵاتانی سەردەستی مەنتیقەکە پێیان وابوو لە ڕێی دەستگیرکردنی فیزیکی بەڕێز ئۆجەلانەوە ئەتوانن کۆتایی بە شۆڕشی کوردەکانی باکوور بێنن. بەڵام ئەم مەرامەی ئەوان بە دەستگیرکردنی بەڕێز ئۆجەلان نەهاتە دی. تەماشاکەی دوایەوەی کە بەڕێز ئۆجەلان دەستگیرکرا هەر لە ناو سجن زیاتر لە دەیان پەرتوشی نووسی و هەزاران پەرتوشی خوێندەوە. بەردەوام پەیامەکانی بەناوگەلی ئێمەدا بڵاو کردەوە. ئەکێ بڵێن بەڕێز ئۆجەلان یەکە لەو کۆمەڵناس و بیرمەندانەی ناکرێ هەر کورتیشی کەینەوە بۆ گەلی ئێمە، ئەو مۆدێلێکی پێشخست لە چارەسەری لە ڕووی تیۆریەوە، مۆدێلی مەسەلەی مۆدێلی دیموکراتیزەکردنی خۆرهەڵاتی ناوەڕاستە کە ئەم مۆدێلەی لە سزن زیاتر پەرە پێدا. یعنی ئێستا ئەکرێ بڵێین مۆدێلی ئاپۆیی یەکەکە لەو مۆدێلە سیاسیانەی کە ئەکرێ نەکرد بۆ چارەسەری پرسی کورد لە هەر چوار پارچەکەی کوردستان پشتی بێبەستێ، ئەکرێ بۆ زۆرێک لە دیموکراتیزەکردنی خۆرهەڵاتی ناوەڕاست پشتی پێ بەستێ. بۆیە
ینی ئەم پلانەی لەسەری بەڕێوەچوو ینی تەنها توانرا بەڕێز ئۆزەلان لە ڕووی فیزیکیەوە دەستگیر بکرێ ینی زیندانی بکرێ بەڵام لە ڕووی هیزر و تێفکرینەوە زیاتر ڕۆچۆ ناو ناخ و دەرونی کۆمەڵگای ئازادی خوازی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئەم گەلەش بێگومان هەردەم خاوەنداری لە مێژووی خۆیەکە خاوەنداری لە یەکێک لە ڕێبەکەەکانی خۆیەکە کە ڕێبەر ئاپۆیە چونکەم ڕێبەرە لەسەر قەزیەیەکی گرنگی سیاسی کە قەزیەیەکی ئینسانیشە دەستگیر کراوە کەمەناکەینی چووکە لێرە لە باشوور جۆرە لە خۆ بەڕێوەبەری هەیە و لە ڕۆژ ئاواش جۆرێک لە خەو بەڕێوەبەری هەیە ئەم ئەم دەنگ و ئەم پامە بگەندرێتە نێوەن دەنگ و دەوڵەتەکانی ئەنی سوود وەربگیرێ و لە ڕووی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیشەوە ئەوانەی لە ئەوروپا هەنەوانەی لێرە هەنە سەلا هەڵمەتی ئیمزاکۆکردنەوە بیان گربوونەوە بی لە بەردەم سەفارەتەکاندا ئەم پامە دووبارە بە ژۆی تورکیادا بدرێتەوە. تاوان نەتەوەکانی تری غیرە کورد بۆ نمونە سیاسەتمەدارانی میسری هەستاون بۆ کۆکردنەوەی واژۆ بۆ ڕزگارکردنی سەرۆک ئۆجەلان پێویستە سیاسەتمەدارانی کورد ڕۆشنبیرانی کورد هەستن بەو کارە بە کۆکردنەوەی واژوو بە ناڕزایی دەربڕین هاتنە سەر شەقام بۆ ئازادکردنی سەرۆکی نەتەوەی زۆر بەڕێز سەرۆک ئۆجەلان ئەو سەرۆکە توانیوێتی بزافێکی نیشتیمانی کوردانە دروست بکە دەربارەی بۆ نمونە مافی ژنان کە توانێتی پارێزەرێکی سەرسەختی ژنان بێ بۆ نمونە شۆڕشی ڕۆژاوە توانیوێتی هەموو نەتەوەکان کۆ بکاتەوە بە تورک و عەرەب و کەمە نەتەوایەتیەکانی تر لەژێر یەک چەتردا وایان لێ بکە کە عەرەبەکان تورکمانەکان کەمە نەتەوایەتیەکانی تر هەر هەمویان بە سەرۆکی خۆیانی بزانن ئەو سەرۆکە بەڕاستی کارێکی کردووە کوردی لە نەمان ڕزگار کردو بمە لە کوردستانی باکوورد کوردبوونی نەمابوو بەڵام سەرۆک ئاپۆ وای کرد کە کورد دیسان هەستایەوە و بزافەکی نوێ مێژووێکی نوێ کورد هاتەوە سەر پێی خۆی ئێستا ئیشاڵا دەبێ هەوڵەکی بدەین بۆ ڕزگارکردنی سەرۆک ئۆجەلان بە کۆکردنەوەی واژوو بە ناڕزایی دەربڕین بۆ هاتنە سەر شەقام بەو شێوەیە.